بەڵە بەڕێزان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا وەکو کەناڵی ئاسمانی پەیام لە دوای ئەوەی کە بەشێک لە گیراوەکانی چاکسازی گەورانی سلێمانی و هەولێر مانیان لە خواردن گرت و هەروەها تەنانەت حاڵەتی تەندروستی بەشێک لەو گیراوانە کە مانیان گرتووە حاڵەتی تەندروستیان تێکچوو تەنانەت ڕەوانەی نەخۆشخانەکانیش کراوە وەکو کەناڵی ئاسمانی پەیام ئێمە کەمپەینێکمان بۆ ڕاگەاندون کەمپەینی گەڕانەوەی مافی ئازادی بە مەرجی چاکسازی لەم کەمپەینەدا کە ڕقەمێکیشمان لەسەر شاشە داناوە دەتوانن لە کەسێکی ئاساییەوە بۆ کەسێکی باڵا لە حاکم لە بەرپرسێک لە وڵاتەیە دەتوانێت ڤیدیۆکی خۆی بنێرێت بۆ پشتگیریکردنی ئەم کەمپەینە ئێمە لە ڕێگەی شاشەی پەیامەوە ڕۆژانەدایان دەبەزێنین بۆ ئەوەی کە لانی بەرپرس لەم قەزەیە بێتە دەنگ هەوڵەدەین کە ئێوەی خۆشەویستیش هەوڵ بدەن لە ڕێگەی ناردنی ڤیدیۆکانتان لە ڕێگەی تەلەگرام و واتساپی شەوانیە کاکجلە بەپێی ئەو ژمارەی کە لەسەر شاشەیە خستنی بکەن و دواتر ڤیدیۆکانتان بنێرن بۆی کە پشتگیریکی باش بێ بۆ گیراوانە چووکە بەپێی یاسا شارەزایانی بواری یاسایی دەڵێن ئەو گیراوانە مافی خۆیانە ئازاد بکرێن بەڵام بە مەرجی چاکسازی کە بەرپرسانی گرتوخانەکانی چاکسازی لە هەولێر و سلێمانی ئەوە پشتڕاست بکەنەوە سەلا شتێک هەیە تا ئێستا کەمپین لە هەرێمی کوردستان کەمپینی میدیایی نەبووە بەم شێوەیەوەی کە هەبووە ڕەنگە واژە کۆکردنەوە بوو بێت چادرگەیەکیان هەڵدا و خەڵکێک هاتووە واژۆی کردووە یاخۆت پەیوەندیەکی کرد دەڵێەوە کاکە ناوی منیش بنووسن بەڵام ئەم کەمپینە میدیاییە دوو حاڵەتە یەکێکەوەی کە تۆ دەبێت لە ڕێگەی میدیاوەواتە پشتگیریەکەی خۆت ئێمە بۆی کە تەلەگرام و ڤایبەرمان داناوە و کەسی کە پشتگیری دەکات دەبێیان لە ڕێگەی ڤایبەرەوە پەیامێکی ڤیدیۆی خۆی هەر بە مۆبایلەکەی خۆی شێوازێکی سێڵڤی ئاسا بڵێ من پیشەکەم ئەوەیە یا هاوڵاتیەکی ئاساییم کاسبکارم پەرلەمانتارم پشتیوانی خۆم بۆ کەمپینەکە ڕاگەێنم باوەڕم وایە دۆخی هەرێمی کوردستان یا یاساکان وا دەخوازێت ئەوەی کە کۆمنتی خۆیەتی بیڵێت پەیامەکە خولەکی بێسی چرکەیی بە هەرچەندە هەبێ بینێرت بۆ ڤایبەر و تەلەگرامی ئەمە یاخود لە بەدیلی پەیامی ڤیدیۆیەکە چکە زۆرێک لە خەڵکی ئێمە ڕەنگە هێشتا بەمە ڕانەهات بێ بە تایبەتی کەسوکاری گیراوەکان هەیە کە ئافرەتە تەلەفۆن دەکات ڵێ من ناتوانم ڤیدیۆی خۆم بنێرم ڕەنگە هەست بە کەمی بکە یاخود بە هەر جۆرێکی دەتوانن پەیامی سەوتی بنێرن چکە ئێمە دوجار پێویستمە بە بەڵگە و دۆکیۆمنتە دەبێ هەمان بێ جگەل لە نووسینەکانیان بۆیە تەکید لەوە دەکەینەوە یان دەبێت پەیامی ڤیدیۆ یا دەبێت پەیامی سەوتی حتمان بنێرن کە لە دوێنیشەوە تا ئێستا پشتگیریەکی زۆرمان بۆ هاتووە هەم بە تەلەفۆن هەم بە نووسین هەم بە پەیامی ڤیدیۆی دەنگی بەڵە بەڕێزان بۆ تاکیدکردنەوە لەم کەمپەینە ئێوەش هەوڵ بدەن لە ماوەکانی داهاتوودا ڤیدیۆکانی خۆتان بنێرن چونکە بە حەقەت ئەو گیراوانە بەپێی ئەوەی کە شارەزانی بواری یاساش تاکیدیان لەوە کردوێتەوە مافی خۆیانە کە ئازاد بکرێن ئێمە تەوەرێکمان هەیە ئەوە لەبارەی کەمپەینەکەەوە بوو لەبارەی کار و خزمەتەکانی ڕێکخراوی مرۆڤ دۆستان بۆ کاری مرۆیی لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانداری بەڕێز ماوەسا ئازاد عەبدولوەهابمان کردو ماوەسا ئازاد سوپاس بۆ دەرفەتەی بە ئێمەدا ئەمەوێت سەرەتا بپرسم کە ئێوە لە ڕێگەی ڕێکخراوەکەتانەوە چیتان کردووەوە تەن کار و چالاکیەکانتان قەتیسە لە پارێزگایەکە یاخود لە هەرێمی کوردستان بە شێوکی گشتی ئێوە خزمەتتان بە هەژار و نەداران کردووە بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سوپاسان دەکەم کاکە سالار و کاکە زەلال و سوپاسی بەرنامەکەتان دەکەم و تەلەڤیزیۆنی پەیام دیارم ڕێکخراوی مرۆڤ دۆستان کارەکانی سێکتەرەکانی ئیشی لەسەر ئەیتام و نەخۆش و خان پێداویستی تایبەت و ئاوارە و قوتابیانی زانکۆیە دیارە کاری چالاکیەکانمان ئەگەر ببینن لە هەموو هەرێمی کوردستان هەوڵ دەدەین دەستمان بگاتە هەموو ئەو شوێنانێک کە پێویستیان بە ئێمەیە زۆر باشە ماوەسا لەم وەرزی سەرما و سۆڵەیەدا ئەوەی کە بەپێی ڤیدیۆکانتانەوە بڵاوی دەکەنەوە لە پەیجەکانتانە نەوت دابەش دەکەن دیارەوەشی کە لە ئێستادا زۆر بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ خەڵکی فەقیر و هەژار گرنگە دابینکردنی نەوتی سپی یا سوتەمەنیە بەگشتی لەم دۆخەیەوە چیتان کردووە چەندە نەوتان دابش کردووە پلان و بەرنامەتان چی هەیە چکە هێشتا سەرماکە و شەپۆلی سەرماکان لە وەرزی زستاندا بەردەوامە
دیارەمە بەنسبەت ئیشەکانمان ساڵاتچەکانمان ئەوانەی تایبەتن بە وەرزی خۆی و کاتی خۆی ئێستا لەو ساڵ ئەمە ئەوەی کە تەوزیعمان کردی هەتا ئێستاکە لەوانێ 2000 عائیلە سوودمەند بووە. ئەو شوێنانی لێشماندا بەشکردیا لە دهۆک لە دەوروبەری ئاکرێ دینارتە و گوندەکانی دەوروبەری و لە کۆی لە گەرمیان تەوزیعمان کردیا. ئەو ڕۆژ بەرنامەمان هەبوو ئەوڕۆ لەگەر ڕێکخراوی سەروەری هەڵەبجە بینە خوورماڵ و بیارە و تەوێلە بەسەر ژیگە پارێزەکان، بەڵام دیارە ئەو کەش هەوای ڕێ نەدا بێنێون دەرێ. ئەمە ئیشاڵە بەردەوام دەبین لە دابەشکردنی نەوت کە زۆر زەرورە و لەبەر کە نەوتی تەوزیع نەکرایە خەڵکەکی زۆر پێویستی پێی هەیە. ئیشاڵە ئەمە هەوڵ دەدەین ئەگە هاوکاری زیاتر بکرین زیاتر بەردەوام دەبین ئیشاڵە. ماوەسا ئازاد بێگومان لە هەرێمی کوردستان بەداخەوە کەوایە لە وڵاتێکی سامانی سروشتی دەوڵەمەند خەڵکێکی زۆری هەرێمی کوردستان هەژار و نەدارن. ئێوە وەکو ڕێکخراوەکەتان خەڵکێکە تا ئێستا ئاشنا نەبووە بەم ڕێکخراوەی ئێوە و لە هەمان کاتیشدا پێویستی بەو پێداویستیانە هەیە کە ئێوە دابین یەکەن بۆ هەژار و نەداران. چۆن بزانێەوە چۆن پەیوەندیتان پێوە بکات و یان ئێوە چۆن ئەو کەسانە دەدۆزنەوە کە نەدار و هەژارن لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەمە هەوڵماندایە نوێنەرمان هەبی لە هەموو شوێنێک یان لەڕێ ئەو ڕێکخراوانەی کە لەو شوێنانەنا دائیمان لە ڕێگایوان ئیشەکان دەکەین. نوێنەرمان هەیە مەسەن لە کۆیە نوێنەرمان هەیەەوە بە ینی بخو نمونە لەوێ ئەو قایمەی لەکنن ناوی بێباوکەکان هەژارەکان نەدارەکان پێشترێ لە بۆی کرایە ئیشەکان مەسەن سەردان کراینە لەڕێ ئەوانە ئەمە بە ئاسانی دەگەینە ئەو کەسانێک کە هەژار و نەدارن. ئەمە بەخۆشمان لێژنەکمان هەیە لێژنەی سەردانکردنی ماڵەکان ئەوان دەگەڕێن ینی دەگەڕێن لۆ دەری هەولێرێش دەڕۆن مەسەن لە بۆ جێ شوێنەکان کەش دەڕۆن بە زیاتر لەناو هەولێر و دەوروبەرینە ئەوانەی شوێنە دوورەکان تۆزێک زەحمەترە لە بۆمە. کەواتە ماوەسا ئازاد ئەوەی کە هەر کەس تێکەڵی خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت نەکا ڕەنگە لە دۆخیشیان تێنەگا. لە مەرزی سەرما و سۆڵەیەکەوە گەشتونە تا ناوچە دوورە دەستەکان بە تایبەتی گونشینەکان دۆخی خەڵک لەم وەرزی سەرمایەدا چۆنە بە تایبەتی لەسەر نەبوونی سوتەمەنی و ئێوە چەند هاوکاری سوتەمەنیان دەکەن، ماڵێک چەندە بە نەوتیان دەدەنێت، چەند لیتر نەوتیان دەدەنێت؟ بەڵێ بەڵێ وڵامە لەبەر ئەوەی ئیمکانێتمان مەحدودە بەڕاستی ئەمە ئێستاش قایمەشتمان زۆر لەکنە ئێستا بەرنامەمان هەیە مەسەلەن لە سلێمانی لە کەم ئەندامەکان تەوزیع بکەین بەرنامەمان هەیە لە ڕەواندز ئینشاڵڵا ینی هەموو قایمەشتەکان حازرە لەوێش تەوزیع بکەین. بەڕاستی ئەمە کە دەچین ئەو شوێنانە هەمووی خەڵکی زۆر نەدار و فەقیرن ینی بەڕاستی ئەگەر زاروەیە ئەمە لە دوو زیلیکان زیاتر ناتانین بیان دەینێ. هەندێک ماڵ هەنە مەسەلەن هەولێر و دەوروبەری جارێ بەرمی لەشان لە بۆ دەکڕین بەس ئەمە دەمانێت زۆرترین کەس ئیسیفادە بکاتن ئەو وەختەی کە زۆر سەرماتەی بپەڕێنیتن. ئەمە نێزیی بینی 35 تا 40 لیتر تەوزیع دەکەن هەر خێزانی ئەوەندەی دەدەینێ. هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان لە ناوچە جیاوازەکانە چۆنە لەگەڵچانە بۆ نمونە چنە شوێنێک لایەنە پەیوەندیدارەکان ئایا مدیری ناحیە بێت یا خۆت قایمقامیەت بێ یا لایەنە ئەمنیەکان بێ هیچ هاوکاری یەکتان دەکەن؟ وڵامە کە دەچینە ئەو شوێنانە حتمما لە ڕێی ئەو ئیدارەی ئەو شوێنەی ئەمە اتصالیان پێوە دەکەین. بەڵێ هەندێکیان زۆر باشن و دێن و حازریش دەبن کاتی دابەشکردنەکەی. بەڵام هەندە شوێنی شەیە لەوانەیە مەسەن ئاگایان لێ نەبی مەسەن کە تیم مەدەستی لەوێن دەرێ ئیشەکەی دەکا و دەگەڕێتەوە بەڵام باشن ینی هاوکاریمان دەکەن بەڕاستی سوپاسیان دەکەین. ماوەسا ئازاد بێگومان کاری خێرخوازی کارێکی گرانە بەو پێی کە پشت بە کەسی ئەو کەسانە دەبەست کە هەبوون و کاری خێرخوازیەکەن لە ڕێگەی ئەو ڕێکخراوانەی وەکو بەڕێستان. لە ئێستادا کە دۆخی هەرێمی کوردستان تا ئێستا شەردۆخێکی ناسەقامگیرە لە ڕووی ئابووریەوە. کاری ئێوە ئەستەمتر نییە لە ساڵانێک کە ئەو قەیران و دۆخە ناسەقامگیری ئابووریە لە هەرێمی کوردستان ڕووی نەداوە. لە ئێستادا خەڵکی هەبوو تا چەند هاوکارتانە بن بۆ پێدانی ئەو هاوکاریانە لە ڕێگەی ئێوە بە هەژار و نەدارانی هەرێمی کوردستان؟
بەڵێ وڵا دیارە ئەوە حتمما یعنی تۆزێک زەحمەتە ینی لەبەرەوەی بەخۆت دەزانی ئێستا ئەو زروف و سەمان ئەمە تێدا دەژین تاوان پارەی زۆر هەیە بەڕاستی ئەمە هەموو زایدەین پارەی زۆر لە وڵاتی بەهەدەر دەسی بە خەسار دەبی و ئەو خەڵکانی خوا پێداوەش ئەمن نەحەقیان ناگرم کە بەڕاستی سیخە بە هەموو کەس ناکەن لەبەرەوەی لەوانێ فێریان لێکرابی لەوانەیە پارەکەیان شوێنی خۆی نەگرتبی بەس ئەمە هەوڵ دەدەین ئینشاءالله زۆر بە شەفافی و زۆر بە ڕوونی لەگەڵیان کار بکەین و وەکو ئەوەی کە بەخۆیان لەوێندەرێ بن ئیشەکانیان کردبیتن حتمما ئەگەر قەیران هەبی و ینی باری ئابووری خەڵک زەحمەت بی ئیشی مەش زەحمەتتر دەبی چکەگەر ئەمە ئەو خوا پێدا و ئەو دەوروبەری خۆمان هاوکار و یارمەتیمان دەدەن مەشتمان پێ ناکرێ بەزەمە بەڕاستی زۆر سوپاسی هەموو ئەو کەسانە دەکەم لێرە هەر لە وەکو پەیامەک لە بۆیان کە هاوکاری ڕێکخراوی مرۆڤ دۆستان دەکەن و دیارە ئەمەش ئیشەکانمان الحەمدولە سوپاسی خوای گەورە دەکەین هەمووی ینی بە شەفافیە و بە تایبەت لەگە خودی ئەو کەسێک کە پارۆشتەکانی دەنیەن ئەو شەریکاتانی کە موادمان دەدەنێ هەمویان دەبێنەوە بندەستی و پێیان دەرن پارەتان لە چێ سەرف بووە زیاتر سیقەی دروست دەکاتن. مامۆستا هەندێک شوێن با بڵێن هاوکاری خەڵکی فەقیر و هەژار دەکەن لەم کاتەیە بەڵام ئایا هاوکاریەکانی ئێوە وەکو ڕێکخراوێک کوێی لە پشتە ینی هیچ ئەجندایەکی سیاسی یا غێرە سیاسی لە پشتەوە یان تەنها ڕێکخراوێکی خێرخوازیە و ئامانجتان خزمەتکردنی خەڵکە بە بێەوەی کە سبێنێ چاوەڕێ بکەن لە دەستی خەڵکە فەقیر و هەژارەکە بەرهەمەکەی خۆتان وەربگرنەوە. بەڵێ دیارەمە هەر ڕێکخراوەکەمان ناوکەی دیارە ڕێکخراوی مرۆڤ دۆستان دیارەمە خۆمان قەناعەتمان وە ئیشی خێرخوازی دەبی لەو بازنەی بی ئەگە لەو بازنەی گسکەی بکەیەوە بهینە بازنەی نەتەوایەتی یان دین یان حیزب یان عەشیرەت یان خزمەتی بەڕاستی ئیشەکەی ناشرین دەکەی لەبەرەوەی ئەمە ئەو دەرسەشمان ئەوە لە خۆشەویستمان لە ڕابەرمان لە پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم وەگرتیا کە خوای گەورە ئەوە باس دەکەوە ما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین دیارە کەلیمەی عالەمین هەموو شتی دەگرتەوە دار و بەردیش دەگرتەوە لەبەندێ یارمەتیەکانی مە هاوکاریەکانی مە هەموو کەس دەگرتەوە بەبێ ئەوەی کە تەمەشای نەتەوەی بکەین تەمەشای دینی بکەین تەمەشای حیزبی و ئینتیمای بکەین ئەمە یارمەتی هەموو خەڵکی بەبێ جیاواز دەدەین و ئەو ڕێکخراوەی مە هیچ ئەجنداشی لە پشت نییە و سەر بە هیچ کەسەکی نییە و بێلایەنین و لەبەر ئەوی ئیشی خێرخوازی بەخۆمان قەنەعات ماوایە دەبی بەو شێوەی بی فەرق بە کەس نەکرێ لە هاوکاری و یارمەتیدانی و چاوەڕێ هیچیش نینە لەو خەڵکەی لەوانێ زۆر شتەبی هەر باسیشی نەکەین شتی گەورەش بکەین بەڵام لەوانێ باسی نەکەین لەوانێ نەخۆشمان عیلاج کردبی مەسەلەن چەند دەفتەر پارێتی چووی لە ڕێ ئەو خەڵکە باش و چاکە و درسۆزەی کە هاوکاری یارمەتی بەبێ ئەو کە ناوی بین بەبێ کە باسی بکەین و چاوەڕێ هیچیش لە کەس ناکەین ئەمە هەدفمان دیاری کردێ تەنها ڕەزامەندی خوایە و ئەو کەسێک کە یارمەتی دەدەین ئەو پردەکە دەمانگەین تەوێن دەرێ و نابی ئەو کەسانی ئیشی خێرخوازی دەکەن نا بە مەدحی خەڵک گەرم بن و چالاک بن و بە زەمکردنی خەڵک و یاخود بە باسکردنیان بە خراپە سارد ببنەوە میمەوە ئینسان بە پاشی ئیشێ بکە و بە خاوێنی ئیشێ بکاتن و تەنها ڕەزامەندی خوای گەورە دیاری بکە لە کارەکەیدا پێم وایە بەرەکەت دەکەوتە ئیشی و ئیشی بەرەو گەورە بوون دەچی و خەڵکیش پێویستی بەو جۆرە ڕێکخراوانە هەیە بەڕاستی یعنی ئەمە خەڵکیمە هەیە لەبەر ئەوەی کە وەچی باسم کرد خەڵکانەکە سیناریۆ دروست دەکەن خەڵکانەکەنە فلیم دروست دەکەن خەڵکانەکەنە بەڕاستی شتیوا دەکەن خەڵک زیانی پێدەستێ پارێ زۆریان دەداتێ بەڵام مستحق نینە کە دوایە کە تەحقیقیان لێ دەکرێ لە بەهەندێ ئەمە هەوڵماندایە ینی ئەو کەلەنەی پڕ بکەینەوە ئیشاڵەوە بەردەوامیش دەبین. زۆر باشە مامۆستا تا ئێستا ئامارێکتان لایە بە تایبەتی هیچ نەبێت لەم وەرزی سەرمایەدا چەند نەوتان دابەش کردووە یاخود بەتەمان چەند لیتر نەوت دابەش بکەن بە کۆی گشتی وەرزی سەرما و لەوانی کە لە شار و ناوچە جیاوازەکانەوە بەتەمان دابەشیکەن یاخود دابەشتان کردووە؟ بەڵێ ئەمە تەبان ئەوەی کە دابەشم کردوەشی لە بیدات باسم کرد منتقەی بادینان دهۆک و دینارتە و ئاکرێ و دەوروبەری دابەشمان کردیە لە گەرمیان لە کەلار و کفری و ئەوان لە خان پێداویست تایبەت بوو و لە کۆیش دابەشمان کرد و لە هەریر و باتاس دابەشمان کردیا و لە کەمپی ڕۆژ ئاواش لەوێ 9,000 لیترمان دابەش کرد بە سەریاندا کە هاتبوون ئەمە تقریبا هەتا ئێستا نزیکەی زیاتر لە 32,000 لیترمان دابەش کردیا نزیکەی 2,000 خێزان سودمەند بووە ئیشاڵە بەردەوامیش دەبین لەوە داوا لە هەموو ئەو کەسان و خۆشەویستان دەکەم ئەوەی پێی خۆشە
لەو خێرە گەورەی بە تایبەتی دابەشکری نەوت کە ئێستا وەشی جەنابتان باستان کە تازە سادێکە دەست پێ دەکاتن ئەمە لە خزمەتیاندا دەبین و قایمەی باشمان لەکنە ئیشاڵڵا دەیگەینە شوێنی خۆی. زۆر باشە لەو کاتێک کە نەوتەکە دابەش دەکەن مامۆستا خۆتان حزورتان هەیە لەوێ پرۆشی خەڵک بۆ وەرگرتنی دەبەیەکی نەوت لە وەرزە سەرمایەدا چۆن دەبینن لەوەی کە ڕەنگە هێندە سەرمات تینی بۆ هێنابێت لەوەی ناچار بێت بەدەم دەبەنەوتەکەی دەستی ئێوە ڕەنگە شەڕیشی لەسەر بکات تا کاتێک کە بتوانێت بگاتە دەبەیەک نەوتە لایەوە پرۆشی خەڵک لەو ڕۆ کە دیارە پێویستی پێەتی چۆنە و چۆنی دەبینن. وڵە دیارە ئینسان احتیاجی هەر هەموو ئینسانەشی بە گەورە و گسکەی ئیشەکەی نییە بەڵکو ئەو احتیاجی بەو شتەی هەیە جاروێ تو یانی شتێکی زۆر کەم لە بۆ ئەوەی مقابل دەکەی شتێکی کەمە بەڵام لە کنەوی گەورە و زۆرە لەبەرەوەی ئەو پێویستی بەو شتەی هەیە هەر بۆ نمونە لە بۆتان باز دەکەم جارەشیان چوینە ئەوەی خانەی بە ساڵات چوان کاستەرمان لە بۆیان بردبوو تەبعاً زۆر بە تام و لەزەت دایان خوارد دیار بوو یەک کۆمنتەشی نووسی بووی ئەوە چییە ئەنگۆ ئیشەی دەکەن ئەوە باز دەکەن ینی ئەوە شتێکی هەندە گەورەتان کردیە ئەمیش پێم گوتم ئەوە شتەکە بە گەورە و گسکەی نییە بەڵکو بە پێویستی حاجەتی ئینسانەکەیە ڕاستە ئەوانە بە ساڵات چوونە بەڵام ئەو شتەی کەم دەخۆن ئەتوو لە بازاری بە پێ هەموو ڕۆژێ بچێ بازاری کاستەری دەخۆی ئەو نیتی لە باندێ زۆر تام و لەزەر لێ دەکات لەوان لە کنەوی شتەکە گەورەبی مامۆستا 1 لیتر نەوت زۆرە لەبەر ئەوەی ئەتوکە ئەو نەفتەی دەدێوی ئەو هەم سەبوری دێ هەم ینی مرتاح دەبووە هەم لەوانەیە ئیدارە پێ دەکاتن کارەبا هەیە هیتەری پێ دەکات دنیا تۆزە گەرمبی هیچ پێ ناکاتن مەسەلەن یان کە بوونی دەکوژێنتەوە ینی برین سۆبەی پێ ناکاتن لەبەر هەندێ ئەو ئیداری پێ دەکا بۆ دوو زیریکانی و فعلا خەڵک پەرۆشە و فعلا ئەرەوەڵا ئەو خەڵکانی ئەمە دایاندێنی هەموو هەڵ بە هەمە بژاردینە لەبەرەوەی الحەمدوللا سوپاسی خوای دەکەن ئیشمان بەرنامەیە ئەوەنی هەر بچینە منتیقەشی و بەسە خەڵکی دابەسکەی نەزانین هەیتی یان نیتی هەمووی پێشترێ مەسەنە و قایمانی کە دێتە کنەمە هەمووی پێشترێ سەردان کراینەوە و زۆر محتاجن لە بە هەندێک دایاندێنێ. زۆر باشە مامۆستا کاتێک کە سەیری وڵاتانی دەوروبەرمان دەکەین کە لە ڕووی سامانی ژێرزەویەوە ئێمە ڕەنگە لەوان دەوڵەمەندتر بین کە لە غاز و نەوتەوە بیگرێ کە دیارەوە زەحمان چۆنە بەڵام کاتێک کە سەیری ژیانی تاکەکانمان دەکەین ڕەنگە خەڵکێکی بیانی ئەگەر باسی بۆ بکەی لەم سەرمایەدا هەندێک لە خێزانەکان چۆن دەبێت شەوانێک شەو بەسەربەرن ڕەنگە خەڵک گریانی بێ بۆمان لە دەرەوە بە تایبەتی ئەوە دەبینین لە تەنیشتمان لە ئێران لە تورکیا لەو هەموو قەیرانەشا کە وەزعیان زۆر لێمە باشترە بەڵام ئێوە کە ینی فەقیری و هەژاری خەڵک دەبینن ڕۆژانە بە تایبەتی لە وەرزە سەرمایەدا دەمەوێت بزانم پەیامی ئێوە بۆ دەسەڵاتداران بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە لەوەی کە ئێوە زیاتر لە حکوومەت لە ناو خەڵکی فەقیر و هەژاردان بە تایبەتی حکوومەت بەڵێنەوەی دابووکەنەوە دابش بکە بەڵام هەتا ئێستا بەڵێنەکەی نەبردووەتە سەرەوە تا خەریکە وەرزی سەرماش کۆتایی پێدێت دەمەوێت بزانم پەیامتان چی هەیە بۆ دەسەڵاتداران بۆ حکوومەت لەوەی کە ئەمە حاڵی خەڵکە. بەڵێ ئەمەستا من ینی بەڕاستی دوو پەیام هەیە پەیامی یەکەم ئەوەیە دەم ئەو کەسانێک کە ئیشی خێرخوازی دەکەن ئەو کەسانێک کە هاوکار و یارمەتی خەڵک دەدەن قەت خەڵکەشی کە نەکەنە زەحی خەڵکی دیکە لەبەرەوەی ڕاستە حکوومەت تەوزیع ناکە نەفتی ناداتە خەڵکی تەبەن ئەوەش دیارە هۆکاری خۆی هەیە و بەڵام هەر ینی ئەمە حزری لۆ ناینینەوە دەبی بەڕاستی نەوتی تەوزیع بکە لەبەر ئەوەی خەڵکە کێ پارێنی نەفتەکەش بکڕی بۆ سەرمایش ینی زۆر ئەزیەت و ئازار دەخوا بەس ئەمە ینی بەو کەسان دەرێم کە ئیشی خێرخوازی دەکەن خەڵکی دیکە نەکەنە زەحی خەڵکی دیکە ئەمە وەکو مسلمان وەکو ینی بەڕاستی ئەمە ئەوها ئیشەکانمان ئاوایە حەدیثێکی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم زۆر ینی بەڕاستی ئەم پێتەشجیع بوومە بەوەی کە سار نەمەوە بەوەی کە شتی دیکە بە قوربان شتی دیکە نەکەم ئەوەیە دەفەرمی ئەو کاتی کە قیامەت دادێ ئەگە تو خەریکی ئەوەی کە نەمامەک بچینی ئەتو واز لە قیامەت بینە و خەریکی نەمام بچینەکەی خۆت بە یان نەمامەکەی بچینە لەبە هەندێ بەڕاستی ئەمە ئەگەر بێت و ئەو شتانە باز بکەین برین مادام حکوومەت نادا لۆ حکوومەت نادا ئیشی حکوومەتی ئەمە زۆر ئیشێ دەیکەن ئیشی حکوومەتیە زۆر ئیشێ دەیکەین زۆر هاوکاری مەسەرەن ئەو مستەشفایەکان خەستەخانەکان هەندێک دەوائیر هەیە دەیکەین بەڕاستی ئەمە ئیشی حکوومەتە بەڵام حکوومەت کە نایکە ئەمە سار نابین و ئیشەکەی خۆمان دەکەین ئەو پەیامی یەکەم ینی خەڵک لەوەی خەڵکی فەقیر مەسەلەن نەبتە زەحیەی وەزعی ئەوەی کە حکوومەت ئیشێ ناکە وفعلا ئەم داوا لە حکوومەتی دەکەم ئەمە بە تایبەتی گوندەکان بەڕاستی ئەو کەسانەی کە بە تایبەتی خام پێداویستی تایبەتن
ئەمە ئێستا عایلەمانێ 5 خاوێن پێداویست تایبەتی 5 کەسی لە ماری سەقەتە لە مارێکەتە 5 شێتی هەیە لە ماری هەیە 3 منداڵی ئۆتیزمی هەیە بەڕاستی ئەوانە هەمووی پێویستیان بۆی بە بەردەوامی ماڵەکانیان گەرم بن لەبەر هەندێک ئەوانە زۆر زەرورن ئەگەر بەسە خەلکی عامیش دابەش ناکەی پێت ناکرێت بەڵام بەس نخبەک لەو خەڵکەی بەنسبەت ئەو سنفانی کە زۆر محتاجن بەسەریان دابەش بکرێ وڵا دەبی پێویستە ینی حکومت بەڕاستی خەم لە وەزعی بخوا پێشتری خەمی لێ بخواتن بە پارێش دەدا بەڵام یعنی بە پارەکەی مناسبە بەڵام بە تۆزش کە شتشکە زیاد کاتن بداتە خەلچکە خەڵک ئێستا بەرمیلی بە 150,000 دەکڕی ئەو وەختی با 50,000 وەکری خەڵک دەتوانی تەرتیباتەشی بکاتن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ماوەسا ئازاد عەبدولوەهاب بەرپرسی ڕێکخراوی مرۆڤ دۆستان بۆ کاری مرۆیی لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون لەم تەوەرەدا زۆر سپاس.